42 43 44 45 46 47 48 49 50 ئەوەیشی هەر پێشکەش قەینا 55 قنگەجگەرم لە 1 متری دووجا کۆ کردەسۆ یەک قنگەجگەرە 1 متر خۆڵی سێجا بۆ 2-3 ساڵ پیس ئەکات ئەم خۆڵە چۆن بمێنێت 55 دانە قنگەجگەرەی تیا بووە هەر قنگەجگەرەیەک مرۆڤێک کێشایەسی و ئەو مرۆڤە دوای کێشاندن فڕێی داوە من داوا ئەکەم لەو مرۆڤانە قنگەجگەرەیەک فڕەدەن ئایا قنگەجگەرەکەی تۆ هی خۆت نییە بۆیە لە هەمووی مرۆڤایەتی ئەگەر مرۆڤێکتان بینی قنگەجگەرەکەی فڕە نەدا و خستێ سەلەی خۆڵۆ کاتی سپاسە قەی ناخۆی پیس کردووە خۆڵەکەی پیس نەکردووە ژینگەکەی لە ناو نەبردووە ئەوە بۆ 1 متر دووجا بە تایبەت بۆ ئێمەیەکە هاینە سەردەمێکە پەروەردەی ژینگە داوا ئەکات بەرەو قڕان و لە ناوچوونی ژینگە چین دوو پلە گەرما زیادی کردووە فەلاحەت تێکە چوات خواردن نامێنێت خواردنی سروشتی لە بینەچێت ئەمە داوای بەرپرسیارەتێکی تازە ئەکا لە ئێمێژە توخوا هەڵسن خۆتان و نەوەی داهاتوتان مەفەوتێنن ئەمە ژیانی نەوەی داهاتوومانە لە ناوەچوات بەس جگەرە کێشان نییە لە ناوبردنی خۆڵە لە ناوبردنی خاکە لە ناوبردنی فەلاحەتە گەرمکردنی ژینگەز و هەزاران شتی تر کاتەکە کەمە بە کۆکردنەوە ئەمانە دەست پێ بکەین و ئاخرین دروشمیچ هەر دانەیە لەمانە ئەخرێتە زەوی مرۆڤێکی بێبەرپرسیارەتیە و هەر دانەیە کەوتە زەوی ئەبێ مرۆڤێکی تر ئاوا بچەمێتەوە بۆ هەڵگرتنی تۆ بۆ بە بێبەرپرسیارەتی خۆت مرۆڤێکی تر ئەچەمێنی تۆ بۆ هەڵگرتنی غەڵەتەکان با غەڵەتەکانمان کۆتا پێ بێت